هەڵبەت کاک فەرهاد سەنگاوی وتارێک پێشکەشەکە بۆ ڕاگەیاندنی ئەو کەمپینە بۆ کەناڵەکانی ڕاگەیاندن فەرموو کاک فەرهاد. هاو نیشتیمانان ئەو نەتەوە نیشتیمانەی هەمیشە پڕە لە کارەسات، هەمیشە پڕە لە تعریب و تەتریک و کوشتار، هەمیشە پڕە لە کیمیاوی و ئەنفال، هەمیشە پڕە لە جینۆسایدی یەزیدیەکان، هەمیشە لە کۆست و کارەسات ئاژی. بەداخێکی گەورەوە لەم ڕۆژانە ئەو کارەساتە گەورەیە لە باکوور و ڕۆژهەڵاتی کوردستان، لە باکوور و ڕۆژئاوای کوردستان کارەساتێکی سروشتی کە بوومە لەرزەیە، هەموو کەس دەزانێت کە بوومە لەرزەیە و بوومە لەرزەش کارەساتێکی سروشتیە. ئەم جارە تعریب و تەتریک و ئەنفال و جینۆساید نییە بەدەستی برادینیەکانمان. ئەم جارە سروشتە، ناکرێ ئەمەی سروشتیش بخەنە پاڵەوەی کە کورد میلەتێکی تاوانبارە بۆیە سروشت یا خوا تۆڵی لێ کاتەوە. ئەگەر مەسەلە دینداری و مسلمانێتی بێ لە کورد مسلمانتر وابزانم لەم سەردەمە و لەم قەرنا نییە. بۆیە بۆ کارەساتێکی گەورەی ئاوا کە ڕووی کردوتە نەتەوەکەمان، ڕووی کردوتە میلەتەکەمان، بەداخەوە کارەساتی سروشتە، قارنێ و قەڵاتان و مەهاباد و ئیلام نییە کوشتاری تیاکرابێ، کەرکووک و خانەقین و مەندەلی نییە تعریبی تیاکرابێ، پەرلەمانی کوردستان نییە تەتریک و تعریب بکرێ. بەداخەوە ئێمە ئەمڕۆ لە کوردستان حکوومەتێکمان هەیە بەناو کە ئەبوو ناشناڵ بانکێکی هەبێ 200-300 میلیارد دۆلاری تیابێ، وەکو هەموو دەوڵەتان بۆ تەنگانەی میلەتەکە بەکاری بێنێ. ئەمڕۆ ئێمە لە باشووری کوردستان ڕەنگە ئەو خەڵکە حاڵی باشتر نەبێ لە ڕۆژئاوا و لە باکوور. بەداخەوە ئەم پێگە ئەم هەرێمە کەوای لێ هاتووە خەڵکی کوردستان ئەچێ خواردنی مناڵەکانی جلوبەرگی مناڵەکانی پێویستەکانی مناڵەکانی دێنێ لە هەستێکی ئینسانی، لە هەستێکی نەتەوەیی، لە هەستێکی نیشتیمانیەوە ئەینێرێ بۆ ڕۆژئاوا و باکووری کوردستان. ئەمڕۆ ئێمە لە هەلومەرجێکین کە هەر چوار پارچەی کوردستان لە هەلومەرجێکی زۆر خراپ و زۆر دژوارایە. ئەوەی ئێمەی ڕاگرتووە ئەو هەستە بەرزە ئینسانیەیە کە لە ئینسانی کورد و لە دانیشتوانی کوردستان و لە گەلانی کوردستانە هەیە. ئەو هەستە نەتەوایەتیەیە کە هەموو داگیرکەرانی کوردستان ئەیانەوێت تێکی بشکێنن. ئەو هەستە نەتەوایەتیەیە لە هەموو کۆست و کارەساتێکە فریای ئێمە ئەکەوێ و ئێمە ئاگامان لە یەکتریە بێ. ئەو هەستە نیشتیمانیەیە کە کوردستان یەک کوردستانە و کوردی یەک نەتەوەی کووردا. ئەگەر چی هەموو جیهان داگیری کردووە، هەمیشە ئێمە بە کوردستان ئەڵێن داگیرکراوێکی جیهانی، نەک چوار وەکیل داگیرکەرەکە. ئەگەر کورد خۆی بە تەنیا بواە لە مێژە ئەیتوانی لە بەرامبەر دوژمنەکانی بوەستێ، بەڵام بەکردەوە هەموو دەوڵەتانی دنیا کەم و زۆر پشتیوانی داگیرکەرانی کوردستانیان کردووە. تەنانەت لە کارەساتی بوومە لەرزەشە دەوڵەتی تورکیا ئەردۆغانی ئیخوانی ئەوە تا ئەیەوێ کە کۆمەکەکان نەگاتە کوردستان و نەگاتە شوێنی ڕووداوەکان. بۆیە لە کوردستانی باشوورەوە یا لە باشووری کوردستانەوە جارێکی تر پیرێژنەکان، مناڵەکان، پیرەکان، گەنجەکان ئەیانەوێ هاوکاری ڕۆژئاوا و باکووری کوردستان بکەن. ئەم کەمپینە کەمپینی هانایە بۆ بەهاناوەچوونی ڕۆژئاوا و باکووری کوردستان، بۆ ئەو هەموو وێرانەیەی، بۆ ئەو هەموو ماڵە کۆن و ڕووخاوە قوربەسەرەی، بۆ ئەو هەموو خەڵکە ڕەش و ڕووتەی کە لەو دوو پارچەی کوردستانە لە دەوڵەمەندترین نیشتیمانە هەژار کەوتون، لە دەوڵەمەندترین نیشتیمانە سوال و ساقە و ڕوت و ڕەجاڵ و کۆمەکیان بۆ کۆکرێتەوە. بۆیە خەڵکی باشووری کوردستان وەکو هەمیشە پێویستە مەردانە چاکی لێ بەلادا بکەن و کۆمەکەکانیان بگەێنە جگەرەی کارگەی جگەرەی سلێمانی لە ڕێی ئەو لیژنە بەڕێزەوە، لە ڕێی ئەم ڕاگەیاندنە تێکۆشەرانەوە کە لێرە ئامادە بوون. جارێکی تر فیداکاری بۆ نەتەوە و نیشتیمان لەسەر شانی هەمومان پێویستە. ئێمە کوردین، کوردستانین، ئینسانین، ئێمە زۆر لامان مەبەستە کە هەموو دانیشتوانی کوردستان بە هەموو چین و توێژەکانەوە بە هەموو نەتەوەکانی کوردستانەوە سەربەرزانە بژین. بۆیە گەلی کورد لە دەستی دێ هەم خۆشی ڕزگار بکە، هەم ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش ڕزگار بکە لە داهاتوودا.